بەخێر هاتنی گشت ئامادەبووان دەکەم بەخێربێن سەرچاوان بۆ ئەم یادە. ئەمڕۆ ساڵڕێژی کۆچی دوایی مامۆستای جوانەمەرگ مامۆستا سەمیر محەممەد هەڵساین بە ئەم یادەکردنەوەی ئەم یادە بەرز دەنرخێنم. بەخێرهاتنی بەڕێز جەنابی وەزیری پەروەردەی دەکەم، بەخێرهاتنی بەڕێوەری گشتی دەکەم مامۆستا لوقمان، بەخێرهاتنی بەڕێوەری پەروەردەی دەوروبەری هەولێر دەکەم کە ئامادە بوون لەم ڕێو ڕسمە مەزنە و هیوادارم ئینشاڵڵا خوای گەورە لە مامۆستای جوانەمەرگ خۆش بیتن و دەمێنی گشت ئامادەبووان و هەموو کەسێک درێژ بێت ئینشاءڵڵا. دەستخۆشیش لە هەموو لایەک دەکەم. زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. سپاس سەرەتا سوپاس لۆ ئامادەبوونی مامۆستایانی عەزیز هەر لە جەنابی وەزیر و جەنابی بەڕێوەبەری پەروەردەی گشتی و پەروەردەکان لۆ ئەو مەراسیمە ماتەمینیە. ئەمڕۆ ساڵڕۆژی وەفاتی مامۆستا سەمیری جوانەمەرگ بوو. سوپاس لۆ هەموو دۆست و ئازیزان خۆشەویستان هاوڕێیانی مامۆستا سەمیر، ڕەفیق و ئەحباب و ئەو کەسانێک کە لێرە لەو ماتەمینیە ئامادە بوون. سەرەتا سوپاس لۆ مبادرەی جەنابی وەزیری پەروەردە مامۆستا فەهمی سڵێەوە بەڕێوەبەری پەروەردەی عەنکاوە کە مبادرەی ئەوەیان کرد قوتابخانەکە بەناوی مامۆستا سەمیر بکرێ و لەسەر ئەرچی هەردوو هونەرمەندی خۆشەویست مامۆستایان، مامۆستا دەریا بابان و مامۆستا نەورۆ شەهاب ئەزیەتیان کێشا و هیلاک بوون کە ئەو وێنەی مامۆستا سەمیریان لەسەر ئەو دیوارەی نەخشاند. هەر بە بۆنەی ساڵڕۆژەکەی ئەمڕۆ لە ڕێو ڕسمێکدا وێنەکە پەردەی لەسەرادرا. مامۆستا سەمیر کادیرێکی لە هاتووی پەروەردەیی بوو، یەک لەو گەنجە ئەکتیڤ و بەتوانانە بوو کە بەڕاستی ئەو قوتابخانەی زۆر خۆش دەویست. لە ڕێگای عیلاقات و دۆستایەتی مامۆستا سەمیر هەمیشە لە خەمی قوتابخانەکەدا بوو. زۆر جار ئەمن لەگەری بوومە شەوان بێرەدا داهاتین گلۆپ و ئینارەکانی مەکتەبی پێ بوو مامۆستا سەمیر دەیکوشاندەوە، یاخود مامۆستایەکان لە بیریان کرد بۆ ڕۆژ بکشێنەوە، یاخود کارەبا بڕابوو لەبیر کرابوو مامۆستا سەمیر زۆر جار شەوان داهات سەری لە قوتابخانەیەدا. هەر بە عیلاقات و بە دۆستایەتی بە تایبەتی ئەو کاتی کە وەزعی بە قەیرانی دارایی بوو کە شەڕی نەگریزی داعش برین کە معاش ڕبع معاش دەدرا، چارێکە معاش دەدرا. مامۆستا سەمیر بە عیلاقات و بە دۆستایەتی ینی دەتوانم برێم هەمیشە لە ئیدامەکردنی مەکتەبێدا بوو، لە نوژەنکردنەوەی مەکتەبێدا بوو بە برادەراتی. ئەمن ئاگام لێ زیاتر لە 25 کامیلەی لەو قوتابخانەیدانا هەر بە برادەراتی ئاگام لێ بڕ لە ڕێگای عیلاقات جیهازی ساقەشیان لۆ ئێرە کڕی، هەر لە ڕێگای عیلاقات و برادەراتی لە ڕێگای یونوسێف و لە ڕێگای UN و ئەوانە تاقی شەمسیان لە مەکتەبێدانا. ئەوەندەی من ئاگادار بم نەوتی دابین دەکرد بە ڕێگای برادەراتی. هەر لە سنووری خۆی ئاگادار بووم پەردەی پەنجەرەکانی قوتابخانەی نزیکەی زیاتر لە 5,000 دلاری تەکلیف کرد بە برادەراتی لە مامۆستا سەمیریان کرد. مامۆستا سەمیر یەک لەو مامۆستا ئەکتیڤ و چاڵاکانە بوو، یەک لەو مامۆستا دڵسۆز و خۆشەویستانە بوو، هەم لە ناو قوتابیان هەم لە ناو ڕەفیقەکانی خۆی. ئیدی بەداخەوە تەمەن ڕێگای نەدا زیاتر خزمەت بۆ بوارە بکاتن. سوپاس لۆ هەموو لایەکی، سوپاس لۆ ئامادەبوونتان، سوپاس لۆ بەڕێستان کە لەو مەراسیم و لەو ماتەمینیە بەڕێستان ئامادە بوون. لەگەڵ مامۆستا نەورۆ شەهاب کە خێزانمە ئەو تابلۆیمان کێشاوە، ئەو وێنەیەمان کێشاوە هی مامۆستا سەمیر هەم وەکو وەفایەک بۆ مامۆستا سەمیر لە پای ئەو هەموو مادووبوون و ئەو هەموو ئەرک و ئەو هەموو هاوکاری کە خەڵکی کردووە هەم لە قوتابخانە هەم لە دەروی قوتابخانە و هەم ڕێزێک وەفایەکە دیسانێ لێمەوە بۆ مادووبوونی مامۆستا سەمیر و ئێمە ئەو کارەکە کردومانە بە خۆبەخشی کردومانە ئەرکی خۆم و خێزانم و بە هاوکاری خانەوادە و لەسەر داواکاری خانەوادە بووە و زۆر سپاسی هەموو لایەنانەکەین کە بەشدار بوون لەگەڵمانە وەکو جەنابی وەزیر و وەکو بەڕێوەبەری پەروەردەی ناوەند، بەڕێوەبەری گشتی هەولێر، بەڕێوەبەری دەوروبەری هەولێر
ئێمە وەکو قوتابخانەی ئەرینای قوتابخانەی مامۆستا سەمیری بنەڕەتی کوڕان وەکو ساڵیادی کۆچکردنی مامۆستا سەمیر محەممەد شێخانی بڕیاری ئەوماندا کە مەراسیمێکی شایستە ڕێک بخەین بۆ ساڵیادی بەڕێزیان و ئەم مەراسیمە بە هاوکاری وەزیری پەروەردە و هەروەها بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و هەروەها بەڕێوەبەری پەروەردەی دەوروبەر و سەرپەرشتیاری پەروەردەی دەوروبەر و چاڵاشی قوتابخانەکان و ئەم یادەیە و شتێکی بچووکە بۆ بەڕێزیان و هیوادارین ئەم یادەیە ساڵانە دووبارە بکرێتەوە چونکە بەڕێزیان خزمەتێکی زۆری بواری پەروەردەی کردووە ئێمەش وەکو یاریدە دەرکەن چەند ساڵێک لەگەر ئەم بەڕێزە بەردەوام بووینە و ئەم بەڕێزە کۆمەڵێک خەون و هیوا و ئاوەتی هەبووە ئێمە بڕیاری ئەوماداوە بەڵێنی ئەوماداوە و لەم ڕۆژەش دووبارە بەڵێنی ئەوە دووپات دەکەینەوە کە لەسەر هەمان ڕێزکە و ڕێبازی بەڕێزیان بڕۆین چونکە بەڕێزیان کۆمەڵی خەون و هیوا و ئاوەتی هەبوو ئێمە هیوادارین بتوانین درێژە پێدەری ئەو خەون و ئاوات و ئەو خەون و ئاواتانەی بەڕێزیان بین ئێمەش وەکو قوتابخانە بەڕاستی من وەکو یاریدەدەرێک کە بۆ ماوەی 10 ساڵە لەگەر کردنەوەی ئەم قوتابخانە لەگەڵ بەڕێزیان بوومە و بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵ وەکو یاریدەدەر لەگەڵ بەڕێزیان بوومە بەڕێزیان خاوەن کەسایەتێکی زۆر جوان کەسێکی ڕەوشت بەرز کەسێک هەمیشە هاوکار و ڕێنیشاندەری ئێمەی کردووە و کەسێکی پەروەردەیی بەمانای کەلیمە لەگەڵ قوتابیان کەسێکی خۆشەویست بووە و ڕێز لێگیراو بە ئێمەش هەموو ساڵێ بڕیاری ئەومانداوە کە ئەم یادا بەرز و پیرۆست ڕابگرین. ئەمڕۆ ساڵێک تێدەپەڕێت بەسەر کۆچی دوایی بەڕێوەبەری قوتابخانەی ئەرینا مامۆستا سەمیر محەممەد شێخانی کە دوجار قوتابخانەکە هەر بە ناوی خۆی کرایەوە قوتابخانەی سەمیر محەممەد شێخانی. مامۆستا سەمیر جگەلەوەی کە بەڕێوەبەرێکی دڵسۆز بوو جگەلەوەی کە زۆر بە دڵسۆزانە کاری دەکرد بۆ ئەم قوتابخانەیە ئەوەش گەواهی دەری مامۆستایەکان و قوتابیەکان و کەس و کار و تەنانەت لە بەڕێوەبەراتی پەروەردەی دەوروبەری هەولێریش کە گەواهی ئەوە دەدەن کە دڵسۆزانە کاری کردووە و ئەو قوتابخانەی وەکو ماڵی خۆی خۆشویستووە هەر لە سەرپەرشتیکردنی قوتابخانەکە بە هەموو پێداویستیەکانەوە هەم لەگەڵ مامۆستایەکان لەگەڵ قوتابیەکان لەگەڵ کەس و کاری قوتابیەکان دایک و باوچیان یعنی ڕێز و خۆشەویستێکی وای دروست کردبوو کە هەمویان بە ئەسەفەوە کاتێک مامۆستا سەمیر کۆچی دوایی دەکات هەواڵەکەیان پێدەگات ناخۆشی و دڵتەنجی و تا سەباری خۆیان دەردەبڕن. ئەمڕۆ مەراسیمێکی گونجاوی بۆ کرا بە ئامادەبوونی ڕێزدار وەزیری پەروەردە دکتۆر ئالان محەممەد سەعید بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بەڕێوەبەری پەروەردەی ناوەند بەڕێوەبەری پەروەردەی دەوروبەری هەولێر یەکەی سەرپەرشتیاری و سەرپەرشتیاران و مامۆستایان و کەس و کار و ئازیزانی ئەم خۆشەویستە. مامۆستا سەمیر جگە لە بابەتی بەڕێوەبەری قوتابخانە لەلایەن هاوڕێ و هەواڵەکانیشی کەسێکی ئازیز و خۆشەویست بووە هەمیشە لەگەڵیان لە کۆڕ و کۆبوونەوە و بۆنەکاندا ئامادەی هەبوو بۆیە لە دەستدانی کەسێکی وەکو مامۆستا سەمیر داخێکی گەورەی لە دڵی هەمومان دروست کرد و ئەمڕۆژ بەڕێز و بەشکۆوە ساڵیادەکەمان سەرکەوتوانە بەڕێوە برد و ئەمڕۆ پەردەمان لادا لەسەر یەکێک لە وێنەکانی مامۆستا سەمیر شێخانی کە بەشی چالاکی قوتابخانەکانی پەروەردەی دەوروبەر مامۆستا دەریا محەممەد عەتا ڕەشید و مامۆستا نەورۆز شەهاب کاریان لەسەر کردووە و خەتەکەشی لەلایەن مامۆستا عەلی ئەلوانیەوە بۆ نووسراوە بۆیە مامۆستا سەمیر جێگای ئەوەیە کە ئەمڕۆ بەڕێزەوە بەشکۆوە ڕێزی لێ بگیرێ. ئەگەر لە ژیاندا مابایە مامۆستا سەمیر خەونی زۆری هەبوو بەڵام ئیتر مەرگ ڕێگەی پێنەدا ناچار شتێکەیە دەبێ ئێمە قبوڵی بکەین کە ئەویش سونەتی ژیانە ئەویش مەرگە نازانین چ کاتێک دێ و دەمان بە گرنگ لە دوای خۆی مامۆستا سەمیر کۆمەڵێک یادەوەری جوان کۆمەڵێک کاری جوان کۆمەڵێک جێپەنجەی خۆی لەناو ئەم قوتابخانەیە بەجێهێشت و لەسەر پێشنیاری جەنابی وەزیریش دەکرێتە کۆمەڵگایەکی نمونەیی کە ئەوەش خۆی لە خۆیدا ڕێزگرتنە لە مامۆستا سەمیر و لە خانەوادەکە. بە بۆنەی ساڵیادی کۆچی دوایی مامۆستا سەمیر بەڕێوەبەری قوتابخانەی ئەرینەی پێشوو قوتابخانەی ئێستای مامۆستا سەمیر خەمناکی خۆمان دەردەبڕین بەڕاستی من لە نزیکەوە مامۆستا سەمیرم دەناسی بۆ پێی کە
لە قۆناغی ناوەندی لای من قوتابی و هەروە وەکو تطبیقیش لای من وەکو لە ئامادەی هێمن تطبیقی کرد کە کۆلێژی تەواو کرد من نزیکەوە ئەو مامۆستا بەڕێزەم دەناسێ بەڕاستی نمونەی وەفا بوو بەڕاستی نمونەی دڵسۆزی و لێهاتووی و لە کارەکانی خۆیدا من بەشداری خەمی کەس و کاریانم ئێمە وەکو ئەو پیشەکانی و وەکو هاوڕێیانی بەڕاستی زۆر غەمباروین بە لەدەستدانی ئەو مامۆستا بەڕێزە سوپاسی بەڕەبەراتی پەروەردەی دەوروبەر و سوپاسی بەڕەبەراتی گشتی پەروەردە و سوپاسی جەنابی وەزیر دەکەم کە بەڕاستی هەڵسا بە ناولێنانی ئەو قوتابخانەیە وەک وەفایەک بۆ ئەو مامۆستا بەڕێزە وەفاداری پەروەردە دەنوێنێ بەڕاستی کەسانی پەروەردەیی دەنوێنی بۆ مامۆستایان ئەمە دووبارە سوپاسی جەنابی وەزیر و بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری پەروەردە و هاوڕێیان و هاوپیشانی مامۆستا سەمیر دەکەین کە لەو مەراسیمە لە ساڵیادەدا ئامادە بن سوپاسی دەستگاکانی ڕاگەیاندی دەکەن لێرە ئامادە بن بەدڵتەنجەوە بەشداریمان کرد لە ساڵیادی بەڕێز مامۆستا سەمیر کە هەم مامۆستا هەم بەڕێوەبەر و هەم برایەک لەو یادەدا بەشدار بین زۆر دڵتەنجین مامۆستا سەمیر یەکێک لەو بەڕێوەبەرە سەرکەوتانە بوو کە ساڵانە ڕۆژانە بەڕێدەتوانی لەگەڵماندا بۆ کارەکانی خۆی زۆر بەڕێک و پێچی ئەنجام داوە بەڕاستی بۆشایەتێکی گەورەی دروست کرد لە سنووری پەروەردەی دەوروبەر نەو ماوەی کە بەڕاستی نازانین چ برین ینی هەمووان دڵتەنجین بەڵام ئیدی ئەوە ژیانە و هەردەبێ یەکێکمان بەڕێ بکەین بەس زۆر ترین شت کە لەو من ناخۆشتر بۆ ئەو شەوەی کە وەفاتی کرد ئێوارەکەی نزیکەی 1 سعات پێکەوە دانیشتین چاو ئەو سوعبەتمان زۆر کرد بەیانێکێک کە هەستاینەوە بەڕاستی کارەسات بوو لە یاد ناکرێ و برایەک مامۆستایەک بەڕێوەبەرێک لە لای من ڕۆی ڕاستی کارەساتەچ گەورە بوو